مشتریەکان بێزارەکە بۆنێتێ تەنگە نەفەستەکە یعنی لە ناچاری ئاماکەین ئێمە ئارەوەڵا کرێکەکەی لە غازەکە گرانترە و قەیرانی غاز لە سنووری کەلار تاوەکو دێت زیاترەکات بە تایبەت ئەمە کێشەی بۆ دوکانی خواردەمەنی و نانەواخانەکان دروست کردووە. من ئێستا ناو بازاری کەلارم لە دوکانێکی خواردەمەنیم کە خۆی نانی گەرمیش دابینەکە بۆ مشتریەکانی ماوەی 2 ڕۆژە بەهۆی نەبوونی غازەوە بەدار نان ئاماداکە. من ئەمەوێ بڕۆمە لای خاوەنی ئەو خواردنگەیە خۆی کاوسمان سڵاو لێبێ چنێکە بەداری شەکەن وای تقریبان 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژە ینی تەواو حەسر بووینە ئەم 2-3 ڕۆژە یعنی پێشتر چیدار ئەی نییە بەدیلی نییە بەدیلەکەی چوێ نەوتیژ نییە نی بەدیلەکە هیچ ئیلابێ داروێ لە ئێمە لەبەرەوە من بەشم ناکە ئەوان نەڵێن کاکە ڕۆژانە 2 دانت بۆ داگرین یا 3 دانە من ڕۆژی 5 دانە لاقەت یعنی حدەقەل ئەبێت 4 دانم بوێ 2 دانە بەشم ناکە ئەبێ بڕۆی بە توجاری بیزێنیت توجاریش 50 شوێنەگەڕی نییە ئەنی دەست ناکەوێت ناو دوکانەکەش بۆ بە دووکەڵ مشتریەکان بێزار ناکە بەرەوەڵا مشتریەکان بێزارەکە بۆنێتێ تەنگە نەفەستەکە یعنی لە ناچاری ئاماکەین ئێمە حەلێکیش نییە ئەڵێ بۆ سوتەمەنی ئەڵێ کاکەگیانەوە حەسەکەتان جارەکانەمە 4 ڕۆژە دوور جارێ 2 جاردانە پێمان ئەڵێ بڕۆن کاکەگیان عیلاجی خۆتام کە نییە لا ئێمەش نییە دەستڕەکەت بەدار چارەسەر کردووە خواردنەکانت چی خواردنەکان غازی بۆ پێیاکەی وڵی غاز 2 ڕۆژە 3 ڕۆژە نردمە بۆ 2 سوورمات و ئاوردیانە بووم لە خوار ئاوردیانە ئابەخوا یە غازەکڕم بە 7,500 کرای یەک غاز 10,000 ئەراوەڵا یعنی غازەکە گرانترە ئارەوەڵا کرێکەکەی لە غازەکە گرانترە و دەستیش ناگەوێش بە ینی کەسێک بناسی هینێکت بیوە نایدن پێت ئەبێ کەسێکی باش بناسی لەو منتەقەت تەلەفۆنی بۆ بکەی بێژ کاکەیان غازمانیە ئەوش لەوێ دەست ناگە ئەوش ڕازمەیە لەوێشە ئەوها بەردەوام بێتوانن خواردنەکەکاتان بکەنەوە ڕۆژانەوەڵا ئەگەر ئاوا بێنەوەڵا ناتوانین لەبەرەوە ئیشەکەی من بە غاز دەکرێت غاز نەبێ نابێت ئیش ئێمە هەمووی غازە یعنی ڕۆژی 4 غاز بۆ 5 غاز سەرفەکەین ئێمە پێش ئەم قەیرانە 7مان سەرفە کرد لەبەرەوە تۆ وەختێک قەیرانەکەنە و کابەی غازشی هات ئەی کاکەگیان هەرچەنە داگری ئاساییە بەڵام ئیستا بۆتە 3 غاز بەشمان ناکە بۆیەوە دارمان ئاوردە ئەمەی کە غاز گران بووە قەیران تووشی قەیرانی غاز بوون خواردنەکانتان گران نەکردووە گرانمان نەکردنەوەڵا ئێمڕۆ ویستمان گرانیکەین بەڵام گرانمان نەکرد ئەرەوەڵا 1000 ڕوبعێکە تقریبا 2 ساڵ 1000 ڕوبعێک بە 1000 ڕوبعێک سەبرۆشین بریش 6,000 دینارە هیچ گرانمان نەکرد وەڵاهی زەرەرەکەمان چییە ئەگەر غاز بێت و غازەکە وەکو جارانی بێتەوە ئێمە گۆشتەکەمان گران بووە و گۆشتی مەسلحەوت بەکار نایەنین گۆشتەکەمان کیلۆی تقریبا 1000 دانەخستە سەری جگە لە گۆشت فەرزەن هەر لە کیسەیەک لە ئێران بۆمانەتێکی سەر ڕۆڵەکان پنگوینەکان هەر کیسەی تقریبا کارتۆنی 10,000-12,000 شۆدە سەری بڵێن یعنی ئەو زەرفانەی کە ڕۆژانە بەکارین زەرفە پلاستیکەکان یەک دەرزەنی پاکەتێکی تقریبا 30,000 شۆدە سەری هەموو شتەکان گران بوو هەر لە سماق کیلۆی سماق تقریبا 5,000-6,000 شۆدە سەری ئەرەوەڵا ئارد تقریبا 4,000 بۆ 5,000 شۆدە سەری لە پێش ڕۆمەزانەوە تا ئیستا و ئاردانەکە ئێمە بەکارێ